لە هۆڵی فرانسۆ هەریری و لە شاری هەولێر لە یاریەکانی خولینابی عراق بۆ تۆپی بالا هەولێر میوانداریانی قووە جێمی یەکەمی یاریەکە ڕکابەرێکی زۆری ناوان هەردووانی بەخۆ و بینی و دا کۆتایدا بەنجامی 30 خاڵ بەرامبەر بە 29 خاڵ بە سوودیانی میوان کۆتایت. بەڵام لە نیوەی دووەم یاریزانانی هەولێر توانیان ئەنجامەکە یەکسان بکەن و دوایەوەی جێمە سەرکەوتوو بوون بە ئەنجامی 25 خاڵ بەرامبەر بە 19 خاڵ. یاریزانانی هەولێر لە ئاستا بەرزەکەیان بەردەوام بوون و توانیان گەمی سێم بە سوودی خۆیان بە کۆتا بێنن بە ئەنجامی 22 خاڵ بەرامبەر بە 25 خاڵ. بەڵام یاریزانانی قووەجێوی ئامادە نەبوون بەبێ خاڵ لە یاریەکە بێنە دەرەوە هەر بۆ ئەنجامی یاریەکان لە جێمی چوارەم یەکسان کردەوە بە 25 خاڵ بەرامبەر بە 22 خاڵ. جێم و پێنجەم و یەکلاکەرەوەش یاریەکە ڕکابەرێکی بێزیار دوانی بەخۆ بینی و بۆ 2 خاڵ یاریەکە دوای چەندین یەکسانی لە کۆتاییدا کوڕە زەرفرۆشەکانی هەولێر توانیان بە ئەنجامی 24 خاڵ بەرامبەر بە 22 خاڵ براوبن و یاریەکە بە 3 جێم بەرامبەر بە 2 جێم لە قووەجێوی ڕکابەریان بن و 2 خاڵ یاریەکە وەرگرن و تاکە خاڵێکیش بەیانی میوان بەخشن. هەولێر خاڵەکانی بەرز کردەوە بۆ 11 خاڵ و تەنها 2 خاڵ لە یانەی نەفتی میسانی خاوەنی پرەی چوارەمەوە دوورە. ئێمە وەکیانی هەولێر ئەوڕۆتوانیمان بەسەریانەی قووەجێوی سەرکەوین و 3 خاڵی گرنگی یاریەکە بەدەست بێن و ئینشاڵڵا ئەو یاریانمانە بتوانین دڵی هاندەران خۆش بێن سەرکەوتنێکی باش بەدەست بێن. یەکەم جار پیرۆزبایی لە نادی هەولێرەکەم بۆ بردنەوەیان دەستیان خۆش بێ دەستخۆشێکی گەرم گەرمانەسەی جمهورە جوانەکەیان دەکەم دەستیان خۆش بێ بەجددی یاریەکەیان زۆر جوان خۆش کردو بوو بەجددی ئاسی یاریەکە لە ئاسی دەوری عێراقی دەچوو بۆ جمهورە جوانەوە هەزار جار پیرۆزیان بێ و دەستیان خۆش بێ.